عێراق بە قاچاغبردنی دۆلاری کەم کردوتەوە بەڵام بنەبڕی نەکردووە. بانکی فیدراڵی ئەمریکا و بانکی ناوەندی عێراق سێ مانگە چەندین ڕێگەیان گرتوۆتە بەر بۆ ڕێگری لە بە قاچاغبردنی دۆلار بۆ دەرەوەی وڵات. بەڵام دوو میدیای ئیسرائیلی و ئەمریکی دەڵێن عێراق هێشتا نەیتوانیوە بە قاچاغبردنە دەرەوەی دۆلار بنەبڕ بکات، هەرچەندە زۆر کەمی کردوتەوە. ڕۆژنامەی ئۆرشەلیم پۆستی ئیسرائیلی با هاوبەشی لەگەڵ ئاژانسی هەواڵی میدیالاینی ئەمریکی راپۆرتێکیان لەبارەی تەنگەژەی دۆلار بڵاو کردوتەوە دەڵێن هەندێک بازرگان لە عێراق ڕێگەی نوێیان بۆ بە قاچاغبردنی دۆلار دۆزیوەتەوە و دەیبەنە وڵاتانی دراوسێ. ئەحمەد عەلی لە بەشی کۆنترۆڵی بانکی ناوەندی عێراق لە راپۆرتەکەدا قسەی کردووە و دەڵێت بە قاچاغبردنی دۆلار بۆ دەرەوەی وڵات با ڕێژەی لە 95% کەمی کردووە بەڵام بنەبڕ نەکراوە. بەشێک لەو ڕێکارانەی بانکی فیدراڵی ئەمریکا بەسەر بانکی ناوەندی عێراقدا سەپاندوویەتی جەخت لەوە دەکەنەوە کە دەبێت مامەڵەکانی حەواڵەکردن و گۆڕینەوەی دۆلار لە سیستمێکی نوێی ئەلکترۆنیدا تۆمار بکرێت و ئەو بازرگانی داوای کڕینی دۆلار دەکەن دەبێت بەڵگەنامەی فەرمی پێشکەش با بانکی ناوەندی بکەن. بە گوێرەی راپۆرتەکە بەهۆی ئەم ڕێکارە توندانەوە بازرگانانی بە قاچاغبردنی دۆلار ناتوانن وەکو پێشتر دۆلار لە بانکی ناوەندی بکڕن. محەممەد تۆفیق خاوەنی نووسنگەیەکی ئاڵوگۆڕی دراوە بە ئاژانسی میدیالاینی ئەمریکی گوتووە پێشتر ڕۆژانە 20 بۆ 40 ملیۆن دۆلار بە قاچاغ دەبرایە ئێران، بەڵام ئێستا تەنانەت لە 100,000 دۆلار کەمتر دەبرێتە ئەو وڵاتە. ڕۆژنامە ئیسرائیلی و ئاژانسە ئەمریکیەکە لە راپۆرتە هاوبەشەکەیاندا باسی ئەو ڕێگانوێیانەیان کردووە کە وەک ئەوان دەڵێن ئێستا دۆلاری پێدەبرێتە دەرەوەی عێراق. یەکێک لەو ڕێگایانەش گەشتی دەرەوەی وڵاتە. محەممەد تۆفیق خاوەنی نووسنگەیەکی ئاڵوگۆڕی دراوە دەڵێت بەهۆی ئەوەی نووسنگە فەرمیەکانی فرۆشتنی دۆلار داوای بەڵگەنامەی فەرمی دەکەن بۆیە ئەو کەسانە دەیانەوێت با بیانووی گەشتکردنەوە دۆلار بکڕن، بازاڕی ڕەشی پاسپۆرت سەری هەڵداوە. ئەو گوتوێتی ئێستا ئەم بازرگانیە پەیدا بووە کە بازرگانان داوای پاسپۆرتی کەسێک دەکەن و لە بەرامبەردا 300 بۆ 400 دۆلار دەدەن بە خاوەنی پاسپۆرتەکە تاوەکو مامەڵەی کڕینی دۆلاری پێ بکەن. دواتر ڤیزا و بلیتێکی گەشتکردن لە سەرناوی پاسپۆرتەکە دەردەکەن و تەنانەت هۆتێلیش حجز دەکەن. دواتر ئەو دۆلارانی کە دەیکڕن بە قاچاغ دەنێرێن بۆ دەرەوە یان لە بازاڕەکاندا بە نرخی گرانتر دەیفرۆشنەوە.